وڕێنەکانی تای هەڵبژاردن. ئایا لێخۆشبوون لە باج کراوە؟ ئەوەی لەسەر خەڵک فەرز کراوە باجە یان سەرانەیە؟ چی دەگوزارێت؟ بەڕاستی خەڵک لە باجە بەخشن یان پڕۆپاگەندەی هەڵبژاردن دەبەخشنەوە؟ بابەتێکە لە نووسینی هیوا عومەر. تای ئەم هەڵبژاردنە هاوشێوەی پلەی گەرمای ئەم ساڵە ئەوەندە بەهێزە بێ وا لە بەرپرسانەکە هەندێک جار گەشکە بگرن و ئیتر و ڕێنەکردنیش دەبێتە بابەتێکی میدیای ڕۆژانە. ئەوان سەرەڕای ئەوەی ئەزمموونێکی دوور و درێژیان لە سەپاندنی باج و سەرانە و بڕینی موچە و کەڵەکەکردنی سامان هەیە، بوونەتە خاوەنی کۆشک و تەلار و کۆمپانیا و کەناڵی گەورەی ڕاگەیاندن لەسەر حسابی داهاتی گشتی، کەچی وەک فریادڕەس خۆیان نمایشەکەن لەسەر شاشەی تیڤی و لاپەڕەی ڕۆژنامەکان وەک چاکەی گشتی دەیفرۆشنەوە. ئایا لێخۆشبوون لە باج کراوە؟ لەم چەند ڕۆژەی ڕابردوو لێخۆشبوون بۆ چەند جۆرێک لە باج دەرکرا. ئەوە بەشێکە لە ڕیکلامی پێشوەختی هەڵبژاردن و بەکارهێنانی دام و دەستگای حکوومەت بۆ پڕۆپاگەندەی حزبی. لێنین وتەنی ریفۆرم لە سیستمی سەرمایەداریدا بەدەستێکی شتێکت پێدات و بەدەستەکەی تر لێت وەردەگرێت. بە دیوێکی تردا لەکوێی دنیا هەیە باج و ڕسومات لە دەرەوەی یاسا وەربگیرێت یان لێخۆشبوونی بۆ بکرێت بە بڕیاری تاکە کەسی. لە هەموو سیستمێکی سیاسی ئەوە یاسایە، چوارچێوە و ناوەڕۆکی باج و ڕسومات ڕێگەخا، نەک لە ڕێگەی ڕێنمایی، بۆ ئەوەی هەر کاتێک سەرۆک ئیشی بە خەڵک نەما بیسەپێنێت و هەر کاتێکیش نزیک بۆ لە وادەی هەڵبژاردن بیکاتە پڕۆپاگەندە و لێخۆشبوونی بۆ دەربکە. ئەوە هاوشێوەی سەرانەیە، هەر کاتێک ویستیان لە خەڵکی وەربگرن و هەر کاتێکیش ئیشیان بە خەڵک بوو دەبنە بەخشەر و لێخۆشبوون دەرەکەن. تا نزیکتر بینەوە لە هەڵبژاردن وەک تاکتیک بە شێوەی کاتی چەندین بڕیاری تریش لەژێر ناونیشانی بەرژەوەندی گشتی خەڵک دەردەکەن. بەڵام خەڵکیش حەقی خۆیانە بپرسن ئەوە بەرنامەی جێگیری سیاسی ئێوەیە یان بابەتێکی کاتیە و بەشێکە لە پڕۆپاگەندەی هەڵبژاردن. بەرنامەی کام لیست و حزب بوو لە ماوەی 30 ساڵی ڕابردوو بەم کابینێشەوە سەدان جۆر باج و ڕسومات بەسەر خەڵکیدا بسەپێنن. ئەوە چیە و کام لیستی براوەی هەڵبژاردن بوو ڕێژەی هەندێک لە داهاتی باجەکانی بۆ لە 500 بەرز کردەوە. ئەوە کام لیستی براوەی هەڵبژاردن و کام حەزب بوو خزمەت گوزاریە سەرەکیەکانی وەک ئاو، کارەبا، سوتەمەنی، خوێندن و تەندروستی کرد بە پارە و تەسلیمی کۆمپانیا حیزبیەکانی کرد. بەرنامەی کام لیست و سەرۆک و جێگر بوو هەزاران گەنجی بێکار و کەسابەت کردووە. بۆچی هەڵاوسان لە زۆربەی کاڵاکان بە ڕێژەی جیاواز بەرز بۆتەوە؟ سەرەڕای دابەزینی داهاتیتان. ئەوە چیە بوو وای کرد فەرمانبەران و خانەنشینان وەک سوالکەر نیشان بدرێن و چاویان لە دەستی حکوومەتی بەغدا بێ؟ ئەمانە و چەندین پرسیاری. ئەوە چ جۆرە بەخشینێکە کاتێک نەخۆشخانەی تایبەت دەبەخشید لە باج؟ بەڵام بەهۆی باج و کەمکردنەوەی خەرجی نەخۆشخانەکان و دەرمانخانەکانی کەرتی گشتی نرخی دەرمان و کەرەستە پزیشکەکان بە ڕێژەی لە 151.2 بەرزەکەیتەوە. خەڵک ناچار بکەی کاتێک ڕوبەڕووی نەخۆشیی گرانە بێتەوە ناچارە ڕەنجی چەند ساڵی بکاتە قوربانی تا ئەوەی خانوەکەی ئۆتۆمبیلەکەی بۆ بفرۆشێت و یان بکەوێتە ژێر قەرزێکی کوشندە یان سەر بنێتەوە بەهۆی نەبوونی خزمەتگوزاری تەندروستی کە سادەترین مافی تاکە و سەرێکی ترین ئەرکی حکوومەت.